لە هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش لووتکەکەی دۆناڵد ترامپ ڤلادیمیر پوتین لە ئالاسکا بەڕێوە چوو بە دڵنیاییەوە کاتێک دوو سەرۆکی ئەمریکا رووسیا یەکتریە بینن زۆر شت هەیە یان مەفروزە زۆر شت هەبێ باسی بکەن بەڵام زۆربەی سەربارەوەی زانیاری کەم لە دوای کۆبوونەوە کاتۆتە دەرەوە هەندێک لێدوانی بچووکی دۆناڵد ترامپ خۆی یەک دوو قسەی دیاریکراوی ڤلادیمیر پوتین و بە هەندێک قسەی دیکەش نەبێ ئەگەرنا هیچی وایە شتان نەگوتراوە بەڵام پێدەچێت زۆربەی پرسەکان بەشێکی زۆری پرسەکان هێشتان ئەوەی کە هاتوونەتە دەرێ ئەوانە بن کە پەیوەستن بە جەنگی رووسیا و ئۆکراین لەو نێوەندەیە بە دڵنیاییەوە ترامپ نەیتوانی ئاگربەستێک لە چنگی پوتین دەربێنەیە جامەبەستی بووە ئاگربەست وەرگرەیان نامەیان پرسێکی دیکەیە بەڵام ڕوونە ئاگربەست ڕووی نەیە و ئەوەی دیارە گوایە پوتین رووسیا دەیانەوێ هیچ لەسەر ئاگربەست و پرسی لەو شێوەیە نەکرێ پرسی کاتی ئەوان ناویان ناوە ڕاگررتنی شەڕ یان ئاشتیەکی درێژخایەن دوای کۆبوونەوەکە زلینسکیش بە هەمان ئاراستە بە دڵنیاییەوە قسەی کردووە ئەڵێ ئێمەش با بڵین ئاشتێکی درێژخایەنمانەوێ کە ئۆکراین بە دوور بگرێت لە هەر هێرشێکی ئێستایی و بە دڵنیاییەوە بۆ داهاتوش بەهەرحاڵ بە دڵنیاییەوە پێش کۆبوونەوەکە لە بە تایبەت ترامپ قسەی زۆری لەبارەی ئەم پرسەوە کرد بە دڵنیایی بەڵێنەکەی سەرەتای دۆناڵد ترامپتان بیریەوتی 24 کاتژمێر زۆری پێچوو ئەم هەوڵەی ترامپ بۆی بتوانێت شەڕی یان جەنگی رووسیا و ئۆکراین ڕابگرێ هێشتا نەیتوانیوە ئەوە بکە بۆیە بەڵێنی زۆری لەو بارەیەوەیە و لەم ئەخیرەیشا لەم کۆتاییانەیە هەندێک زمانی تونتریشی بەرامبەر بە رووسیا بەکارێنە و سزاکانی سەر رووسیا و سزای ئەوانەی دیکەش کە ئەکرێن نەوت لە رووسیایان وزە لە رووسیا بکڕن هێنا بوویان گۆڕێ بۆیە بەڕاستی دوای بەرزبوونەوەی با بڵێن ئەم نەبرەی هەڕەشانەی دۆناڵد ترامپ ئینجا لووتکەکەمان بینی بەڵام بەڕاستی دوای لووتکەکە بە زمانی جەستە بێ و بە هەندێک لێکدانەوەی دیکەش بێ پێدەچێ پوتین خاڵێکی لەسەر دۆناڵد ترامپ تۆمار کردی بێجا ئەوە ئاوایە یان نا من ئەم شەو هەوڵێ هەندێک شی بکەمەوە و وەڵامێکی دیاریکراو بۆ پرسە وەربگرمەوە پوتین و ترامپێکە بینن هەر باسی شەڕی ئۆکراین و رووسیاکەن یان زۆر پرسی دیکە هەیە لە بینی دوو وڵاتی گەورەی وەکو ئەمریکا و رووسایە قسەی لەبارەوە بکرێ جاکە ئێمە دێنە دەرەوە لەم پرسە بە دڵنیاییەوە چاومان ئەبێ لە ناوچەکەی خۆمان بێ لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەگەر قسەیەک هەبێ ئەمریکا و رووسیا لە ئێستەیە ترامپ و پوتین لە ئێستەیە گفتوگۆی لەبارەوە بکەن بۆ ئەم ناوچەیە بۆ دووبارە با بڵین دابشکردنەوەی هێز و هاوکێشەکان کێشانەوەی هاوکێشەکان لە ناوچەکە ئەبێ چی بێ بۆ نمونە چۆن باسی سووریا لە نێوان ئەگەر باسکرا بێ لە نێوان دۆناڵد ترامپ و ڤلادیمیر پوتین ناکرێت چۆن باسی ئێرانەکرێ وەکو یەکێک لە وڵاتانەی زۆر چاوی لەسرە لە ڕووی هەرێمایەتیەوە و بە دڵنیاییەوە ئەمریکا و رووسیا هەردووکیان بە شێوازی جیاواز معنین بە پرسی ئێران و هەموو پرسەکانی دیکەی ڕۆژهڵاتی ناوەڕاست بە هەر جۆرێک بێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر کورد دروستەکە جگە لە کاریگەریە ئابوووریەکانی لووتکەیەکی لەم شێوەیە و ئەگەری گەیشتن بە ئاشتێکی دیاریکراو لە ئۆکراین ئەمانە چی لە کاریگەریەکی بەسەر بازاڕی جیهانیەوە هەبێ جا لە نرخی نەوتە لە نرخی زێڕە بە دڵنیاییەوە پرسەکانی دیکەی ئابووری ئەوروپا و خودی ئۆکراین لە هاوکێشەکە تا چەند هەتا ئێستا ئەکرێت گویان لێک گیرا بێ و بۆ داهاتوش بە دڵنیاییەوە ئەگەر بگەینە لووتکەیەکی سێقۆڵی دیاریکراو دەنگی ئۆکراینیەکان و تێگەشتنی ئەوروپیەکان بۆ ئەم پرسە چۆن ئەکرێت جێگەی بکرێتەوە لای دۆناڵد ترامپێک کە ڕاستیەکەی دیارە چۆن سەیری زلینسکیەکە و چۆنیش سەیری ڤلادیمیر پوتینەکە منم پرسانە هەوڵەیەم لەگەڵ دوو میواناشی بکەمەوە کە vەری بکەم ڕووماڵی بکەم دکتۆر سامان شاڵی پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان کاک دکتۆر لە سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵما دکتۆر بەخێربەی چاوی من دکتۆر خالید خەیاتیشمان لەگەڵایە لە سوید
مامۆستای زانستی سیاسی و پسپۆڕی پەیوەندی نێونەتەوی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست مامۆستای زانکۆی لین شۆپینگە لە وڵاتی سوید. دکتۆر ئێوەش بەخێر بێن، پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە. بەخێر بیتەوە بۆ زوومی ئێمە. لوتف بفەرموو با لەگەڵ دکتۆر سامانە گفتوگۆکەم دەست پێ بکەم بە دڵنیاییەوە دێمەوە لای ئێوەش. دکتۆر سامان زانیاریی کەم هەندێک لێدوانی زۆر با بڵین سنووردار لەم بارەیەوە هەن کۆمەڵێک وردە لە ئێوارەوە لە ئەسرەوە هەندێک زانیاری ڕۆژنامەوانی خەریکە دێنەوە دەرێ. ئەمەوێت بپرسم کێچی وەرگرت، بەڵام بەڕاستی پێش ئەوە ئەکرێ باسی چی کرابێ. ئێمە ئەگەر ترامپ و پوتین یەک ببینن پێدەچێ سەرنجی سەرەکیمان یەکسەر بچێ بۆ مەسەلەی جەنگی ئۆکراین و رووسیا، بەڵام بەڕاستی بۆ ئەمریکا و رووسیا بۆ پوتین و ترامپ زۆر پرسی دیکە هەیەکرێ لە چوارچەوەی ئەم ململانیانەی لە ناوچەکەش و لە جیهانی شارڕاستێکی ئەگوزارێن قسەی لەبارەوە بکەن. ئەکرێ باسی چیان کرد بێ؟ پێشەکی زۆر سپاس بە خێراتنی دکتۆر خالی دیشەکەم. خۆی ترامپ پێشەوەی بچێت بۆ بڵین ئەلاسکا هەندێ شتی وت تهدیدیشی کرد بەوەی کامە ئەگەر سەر نەکەوین ئەمە ئەخیر جارە کۆبینێ لەوانەیە قەتش کۆ نەبینەوە و داوای کرد کە ئامانجەکەی ئەوەیە کە ئاگربەستێ بکات لەگەڵ رووسیا و بەسەر کەوتی بێتە دەرەوە. طبعا هەموو زانین ترامپ هەوڵەیە کە نۆبل پرایسی ئاشتی بەدەستکەوێ و هەوڵەکانیشی لەو ئاکارانەوە لە چەند کارێکە لەوەی هند و پاکستانە لەوەی ئازەربایجان و ئەرمینیا تر هەوڵی جدیە لە زۆر شوێن کە بێ بە پیاوی ئاشتی. طبعا کە ئەو لە ناحیە ئەوە یەکەمش هەنگاو بۆ ترامپ ئەوە بوو ئەولەویەتەکەی جارێ مەسەلەی ئەگربەستەکە بوو. پوتین لەولاوە شتیکەی لە خەیاڵایە ئەویش لەسەر مێزەکە دانیشە مەسەلەی ئابووری، مەسەلەی سزادانەکە، مەسەلەی ئەو عەرزەی کە ئێستا بەدەسەوێتی لە ئۆکرانیا چۆنەی گۆڕێتەوە، مەسەلەن لەو شوێنانە مەسەلەن کرێمیر کە تەنها مەخرەجێکی بڵێن دەریایە بۆ ئەو بۆ دەریای ڕەش پێش شەڕەکەش هەر بەدەست خۆیەوە بوو. اینجا شوێنی کەی چەنەوێت مەقابی ئەو شوێنانەی کە بە زمانی رووسی قسەکەن ئەچێتەوە ژەر دەستی ئەو یانەوە تا فدراڵێکی بۆ دروزەکرێت. ئەمانە هەمووی گفتوگۆی لەسەرەکرێت و لە لایەکی کەشەوە زلنسکی ئەڵێ بە هیچ نەوعێک من ئاشتی مەوێت بەڵام لەسەر ئەساسی یەکبوونی خاکی ئۆکرانیا نەبێت، یعنی لێ نەڕوا عەرزەکەی لێ نەڕوا. لێرەشەوە ئەو لاش ئیتیحادی ئەوروپیشت هەیە، ئەوانیش هینی داواکاری خۆیان هەیە کە نەبێ بە فەرزێک کە نەچێتە ناتۆ، ئەوەش داواکەن کە مساومە نەکان لەسەر ئەوەیان چێتە ئیتیحادی ئەوروپی مهم نیە لایەن، بەڵام لای رووسیا مەسەلەی ناتۆکە مهمە. طبعا کە گەشتنە ئەوێ لێرە سەیری ئەو هینە بکە. تایارەکەی ترامپ لە چواوەستاوە تایارەکەی پێکەوە گەشتن 2 دقەیەکیان فەرق بوو. پوتین درێژ بوو بە مەمەڕێکی درێژە هات بۆ لای بۆ لای ترامپ، وایە نییە سەیری فەرشە سوورەکەشی بکەی. فەرشە سوورەکەی پوتین تەسکتر بوو لەوەی بۆ ترامپدانرا بوو کە هاتیشنە ناوەوە تۆکە لە عاسمانەوە بەسەریان ناڕۆی. ئەوە پیشانیە چێ لێرە چێنەڵی پاشای مووقفەکەیە، سەرۆکی ئەم مووقیفەیە. طبعا پوتین بە دەلالەتی هاکەزایی سەیری نەکەین ئێمە بێەوە هەموو شتێک حسابی جوڵانی لەشی شانە بێ خوێندنەوەی بۆ کرێ. ئەوەی کە دەسەخازە سەردەسی کە پێکەوە ڕۆن کە چەپڵە لێ ئەیە ترامپ کە ئەو بیتۆکان بە عاسمانە ئەڕوا، ئەمانە هەمووی حسابی بۆ ئەکرێت. اینجا هاتنە سەر شانۆکە پێکەوە جێشی ئەمریکی هەموو وەستا بوون، پوتین سەلامێکی نەکرد، بەس ترامپ سەلامی بۆ کردن و ڕۆشتن. پوتین هەر سەیریشی نەکردن ڕێک ڕۆی. ئەمانە هەمووی چۆنەڵی جەستەی دانیشتەکانیان ئەمانە هەمووی لێن کرد. 3 سەعات کۆبوونەوە. لەو 3 سەعاتە
یەکەم شت کە هەوڵجار وا کرابوو سعاتێک پێکەوە دابنیشن اینجا دوایی ئەوانی کە بچنە ژوورەوە بەڵام نەخێت لە هەوڵدەقەوە سێ بە سێ دانیشتن یعنی 6 کەس دانیشتن وەزیری خارجەکان و مستەشارەکانی کەیان دانیشتن لە کۆبوونەوەکە ئەم سێ سەعاتە کە دانیشتن هینێکی باش بوو ئیشارەتێکی باش بوو کە زوو هەڵنەسان زوو کۆتایی پێ ناتکەوە هەتا وەکو خۆی ئەڵێ ترامپ ئەڵێ کۆبوونەوەیەکی زۆر باش بوو و هەندێک خاڵیش ڕێکەوتوین لەسەری تەبانە و خاڵانە ئێشتا بڵاو نەبوونەتەوە بەڵام هەمووی تەساؤلات هەیە لەسەر چی ڕێکەوتون تۆ پێشبینیت تەسەوڕێکی باسی چی تریان کردبێ ینی تەنها مەسلەی جەنگی رووسیا ئۆکراینە یان ئەکرێ پرسی دیکەش مەسلەی نەوەیەکە هەبووە مەسلەی ئێران هەبوو لە مۆزوعەکە ئەو زۆر گرنگە بەنسبەت ئەمریکاوە ئەو هەندێشت بەحث کراوە بەڵام بەڕاستی ناتوانانی تۆ دقائقەکەی بڵێ چووکە معلوماتی دروست بڵاو نەبووتەوە هەمووی وەکو جەنابیش ئیشارەتی پێکا وردوردە معلوماتیە بەڵام ئەمە هەمووی شیکردنەوەیە زانیاری ئەوەیە کە بەیانێک دەرنەچوو لە هەردوو لاوە بڵێن لەسەر ئەم خاڵانە ڕێکەوتن عادەتەن کۆبوونەی واکرێ بەڵام ئەوەی خۆش بوو هینەکە کرا مؤتەمەری سەحەفەکە بەڵام نانێش یەک کە سوالیان لێ بکە وابوو مؤتەمەرەکان کرد ئەو بەحسی پوتن بەحسی وەزعەکەی کردووانە و سوپاسی یەنی کردو کە یعنی دڵخۆشی ترامپ زیاتر قسەی کلەشەیش بوو بەڵێ کلێشەی بوو ئەوەی خۆی واشە ئەو هەردووچان کلێشەی بوو نۆ کوارێکیان ڕاست هەتاکەم وتی ئیشەڵڵا کۆبوونەوەی تریش دەبێت چونکە ئەو کۆبوونەی دووهەمەکە مهمە کە زلنسکی تایە زلنسکی لەگەڵ پوتنایەکتیان خۆش ناوێ دوو شخصەتی جیاوازن وەکو ترامپ و پوتن نییە کە دابنیشن پێکەوە و لەو پێشیش دانیشتون نوعا کمیسترێک لیان لەبەینا هەیە ئەخزۆ عەتایەکیان لە هەیە جا ئایا ئەگەینە ئەوە دکتۆریان نا بەڕاستی چونکە دووشەمە زلنسکی ئەچێ بۆ ئەمریکا قەناعەتی پێکە دێنە سەری باش نییە وردە وردە دێنە سەر پرسەکانی دیکەش بەڕاستی کەشیکردنەوەش بۆ پرسێکەکەی کۆبوونەوەی دوو سەرۆکی دوو وڵاتی وەکو ئەمریکا و رووسیا و هیچ زانیاریەکیش نێتە دەرەوە بەڕاستی شیکردنەوەکە هەم بۆ ئێمە هەم بۆ ئێوەش بە دڵنیاییەوە قورسە بێ بەس هەوڵین هەندێک شت دەروێنی هەر چۆنێک بێ دکتۆر خالید خەیاتی دێمە لای ئێوە بەڕاستی ئێوە پێتان وایە با بڵێن ڕوونە خاڵی سەرەکی گفتوگۆکانی نێوان دۆناڵد ترەمپ و ڤلادیمیر پوتین پرسی شەڕ بووە پرسی جەنگی رووسیا ئۆکراین بووە و ئەکرێ لە زیاد لە با بڵێن گۆشەیەکەوە ئەم شەڕە ئەم پرسە کەڤەر کرابێ قسەی لەبارەوە کرابێ پێت وایە ڕەوتی گفتوگۆکان لەو بارەیەوە بە چ ئاراستەیەکە ڕۆشتوون کێ چی وەرگرتووە کێ چی ویستووە سەرباری پرسەکانی دیکەش کاکرێ باسکرابن لای هەردوولا کاگڕان سپاس بۆ پرسیارەکەت پرسیارێکی زۆر درست و زۆر لە جێی خۆیدایەوە ئەم دەڵم دکتۆر سامان شاڵی وردەکارەکانی ئەو دیدارە و دیمانەی باس کرد و تەنانەت چووە ناو لایەنەی پەیوەندی بە زمانی لەش و هێندێک هەڵس و کەوتی هات و چۆ و تەنانەت چۆ ناوچۆن لە بەرامبەر ڕاگەیانی گشتی داوانە هاتنە پێشێ و کە ڕێگای پرسیار نەبوو بەڵکو وەرکەسە لە لای خۆیەوە پوتین 12 دقیقەی قسە کرد ترامپ 4 دقیقە وانە هەمووی زۆر گرنگ بوون بۆ من هەر هەمان شت دووپات دەکەمەوە بەڵام بە شێوازێکی تۆزێک جیاوازتر و لە چوارچێوەی کۆمەڵێک چەمک و دەستەواژەی تایبەتی خۆی ئەوەی ترامپ بەدوویدا دەگەڕەیە و ئەوەی پوتین بەدوویدا دەگەڕەیە سەرەڕای هەموو جیاوازێک و هێز و پێگەی بەرژەوەندی کە هەیەە لێرەدا ئەو دوانە مەجبورن بە یەک بگەن ترامپ بەدووی چیدا دەگەڕەیە ترامپ پێی وایە هەر لە سەردەمی ئیدارەی ئوباما و تەنانەت دەوری دووهەمی ئیدارەکەی خۆشی و بگرە زیاتر دەورەی سەردەمی سەر و کۆماری بایدن ئەمریکا پێگەی خۆی هێژمۆنی خۆی لە عاسی دنیا لە دەست داوە بۆ گەڕانەوەی ئەو پێگەیە ئەمریکا ناتوانێت ڕاستەوخۆ و ئەو توانایی نییە بیکە و پێویستیش نابینێ بەڵکو دەیهەوێت جیهانێک دروستکە بە میعماری خۆی بە دەستێوەردانی خۆی جیهانێکی سەقامگیر بێ
لەو جیهانە سەقامگیرەدایە کە ئەمریکا لە دروستکردنی لە پرۆسەی دروستکردنی ئەو جیهانە سەقامگیرەدا ڕۆڵی سەرەکە دەبینێت. چەند نمونەتان بۆ باس بکەم. شەڕێکی ماڵ لە نێوان پاکستان و هیندستاندا دەستی پێکرد بوو. ئەو دایەتێکی زۆر مێژووی و لە مێژینەیان هەیە. هەردووچیان خاوەنی سەرچی ئەتۆمی. زۆر وڵاتدا خۆلی یەکێتی ئوروپای قسەی کرد، تورکیە وەجوابات، ئەویدی وەجوابات، شەڕی ئەو دوانە بەردەوام بوو. کە ترامپ چوو ناو نێوان توانی بە ماوەی کەم قەناعەت بە هەردوو لا بێنێ کۆتایی بەو شەڕە بێنان و ستاندن بکەن. هەر ئێستاش دەبینین لە نێوان ئەرمەنستان و ئەرمەنیا، ئەرمەنستان و ئازەربایجاندا لە دوای ڕووخانی سۆڤیەتەوە دوژمنایەتی ئەو دوانە ئەمن ئەرمەنستان چوون جارێک لە پەیوەندی لەگەڵ کاری زانکۆی ئەوانەدا مەحاڵە و ئەقلیەتە ئەمن مەجای ئەوەم تێدا نەدەدیت کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوانە تەنانەت بە مەبەستێک نیسی ترامپ ئەو وڵاتەی ڕێخستنی ڕێکی خستون بەڵکو لەوێ پرۆژەیەکی دەستەبەر کردەوە کە بۆمان 9 ساڵ کۆریدۆرێک داڵانێک دروست دەبێت، داڵانێکی بازرگانی و تجاری و ئابووری و هەموو شت کە ئیدارەکەی بەدەستی ترامپەوە دەبێت لە لایەکیش بۆیە شەڕی ئوکراینە و رووسیا کە 3 ساڵ و نیوە هەیە ئەوە کارتێکەری یەکجار زۆری نەتەنیا لە ڕووی بڵین ئابووری و سیاسیەوە تەنانەت لە ڕووی ئەقلیەت و زێنیەتیەوە هەبووە. بۆیە ترامپ دەوێت بە هەر قیمەتێک کۆتایی بەو شەڕە بێنەوە بەژەوەندی ئەو پرۆژەی بۆ پوتین ئەویش حەزی لێیە. تەماشاکەن پوتین کارڕەنج ئێستێ وەکو تاوانکاری شەڕ ناسرا کۆمەڵێک بەڵگە کۆبووتەوە. ئەو دادگای پەیوەندی بە یەکێتی هەیە و بەڵگانەی سەلماندووە لە ڕاستیدا بە واتەیەکی تر پوتین فەرمانی گرتنیشی لەسەرە یا فەرمانە ئەمریکاش کە لە خاچی ئەم ئالاسکا دابەزیۆ دەبوو بیگرن. بەڵام پوتین و هەروەش لاوازێکی دیکەتی ئابووری رووسیا بەو شەڕە ڕاستە پوتین ئوکرایندا هێندێک پێگە بەدەستێک پێشکەوتن هەیە و لە بەرەکانی شەڕدا، بەڵام ئەوە دەریخست لە ڕووی سەربازیەوە ئەو وڵاتە نەبوو کە خەڵک حیسابیان بولیان دەترسا، ینی ئۆسی ساڵونیەوە ئوکراینیتوە پاشەکشەی پێگرتووە تەنانەت لە هێندێک بواردا زەی کردوتە ناوخاچی رووسیا و ژواری داگیر کردووە. جا بۆیە ئابووری رووسیاش دابەزیوە، ینی ئەوڕۆ ئابووری رووسیا تەنیا 2% ئابووری جیهان پێک دێنێ، ئەمریکا 125. جا بۆیە رووسیا ناچارە بەرەگ ترامپ ئەو مەجالەی دەداتێ بە پوتین وەرەوە نێو کۆمەلگای نێونەتەوەی، بەڵام بەو شەرتەی ئەو بەرنامەی من قبول بکەیت. ئەوەش لە ڕاستیدا دکتۆر دوای بەدڵنیاییەوە دێین ئەم پرسانە هەمووی ڕوونەکەینەوە، بەڵام ئەگەر بەم ڕوونکردنەوەی بەڕێستان بێ بەڕاستی رووسیا چۆتە ناو گفتوگۆیەکەوە کە پێدەچێ ویستە سەرەکیەکەی ڕاگررتنی شەڕ بێ لەگەڵ ئۆکراین و دەستخستنی هەندێک زەوی دیاریکرااو بێ با بڵێن ئاسانتر بیگەێنێ بە ئاوە گەرمەکان و هێڵی کریمیای لێدانەخە. بەڵام ئەوەی ئەمریکا ئەوێ ئێستا تەنها ڕاگررتنی شەڕ نییە لە بینی رووسیا و ئۆکراین، بەڵکو پرۆسەیەکی گەورەترە سەیری وێنەیەکە کاوێنەکە جیهانیە نەک شەڕێکی دیاریکرااو لە بینی دوو وڵات. ئەگەر وا بێ با بڵێن ئەو نەخشەی لە بەردەم ئەمریکا و ترەمپایە نەخشەیەکی زۆر گەورەترە وەک لەو نەخشەی لە بەردەم رووسایە بۆ گفتوگۆکان. بە کورتی پێم بڵێ. بەتەواوی بە کورتی پێ دەڵم، بەتەواوی وایە کۆمەرێک ئاکتەر و دەوڵەتەن ئەو گۆڕانکاریانە بەدڵ نییە، بەڵام زۆری شێ بەدڵیانە. بەڕاستە خۆت پێ بگەم ئەو گۆڕانکاری لەوێ ڕاوەستە ناکات. بەرە بەبەرە ئەو سەقامگیرە خەریکە بە پرۆژەی ئەمریکا و بەرنامەیوان دێتە پێ. ڕۆژهەڵاتی نێوەڕاست داهاتوویەکی زۆر نزیکتە، هەرچەند ئێستش دەکەوێتە چەقی ئەو گۆڕانکاریانە. چێ دەگرێتەوە؟ ئێران بەو نەوعیەتە ڕژیمەی کە ئەوڕۆ هەیەی و سیستمەتی گونجاونێ لەگەڵ ئەو بەرنامانەی لە پێشە ڕۆژدا ترامپ بۆ خۆی دەستنیشان کردووە. عێراقیش دەبێت بێتە دەوڵەتێکی سەقامگیر و ئەو هێزانەی لە دەرەوەی دەوڵەتێکیان پێ، لوبنانیش ئەوانش دەبێت لایەکی وەلایەکی بکەنەوە، مەگەر ئەوەی ئەوان ئاژاوی نێو خۆی دروستکەن تەخیر بۆ بەرنامە ڕوونە. جا دکتۆر خالید بە دڵنیاییەوە دێمە سەر ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ ئەمەی کورد گرنگە، جا باس لە ئێران بێ باس لە عێراق بێ یان هەر وڵاتێکی دیکەی ناوچەکە
بەس هەندێک پرس لەباری ئۆکراین باسەکەین مادەم باسی رووسیاکەین بە دڵنیاییەوە و دواتر دێمە سەر ئەو پرسەی خۆشمان ڕۆژەڵاتی ناوەڕاست. دکتۆر سامان باست لە زمانی جەستە کرد، باست لە فەرشە فراوانترەکەی دۆناڵد ترەمپ کردەوەی پوتین هەندێک عینەکەی کەمتر بوو ڕوونە. بەڵام بەڕاستی لە پێش کۆبوونەوەکەش یعنی ترەمپ قسەی زۆری کرد کاڵم پێش کۆبوونەوەکە ڕێک پێش کۆبوونەوەکە ماوەی ڕابردوو یعنی هەندێک پێوە و داواکاری دیاریکراوی هەبوو ئەبێ شەڕا بگیرێ و هەڕەشەی سزاکان و هەندێک پرسی دیکە. بەس ئێستا کە سەیری دوای کۆبوونەوەکەکەی بەنزیکەی هەمان مووقیفی هێز بۆ هەردوو لە ئابینی یان خەریکە هەندێک لە لێکدانەوەکان ڕاستیەکەی دوای کۆبوونەوەکە باز لە جۆرێک لە ئارامیکی زیاتر بۆ ڤلادیمیر پوتین و جۆرێک لە سەرکەوتن بۆ ڤلادیمیر پوتین باسەکەن هیچ نەبێ لەبارەی ئەوەی کە دۆناڵد ترەمپ ئەویست ئاگربەستێ لە پوتین وەربگرێ بەڵام پوتین تەنانەت ئەو ئاگربەستەی شینەیە بە دۆناڵد ترەمپ. پوتین دوای مقابلەکە دوای چاوپێکەوتنەکە و هین ڕۆشت ڤلادیمیر پوتین ئەلاسکای بەجێهێشت دانیشتێکی کرد لەگەڵ مقابلەیەکی هەبوو لەگەڵ لەبیر چۆ على كل وتی ئاگربەستەکە مهم نییە بەڵام معاهدە مهمە بکرێت ئاگربەست کاتێ بەڵام معاهدەکە ڕوونە ئەوە گۆڕی یعنی ئوستوبەکەی لەو دقەیە کە هەموو خەڵگیان و بێ ئاگربەست بکات و هەتاکن هیلاری کلینتن وتی ئەگەر هات و ئەو توانی ئەو شتانەی مەرجانەی بکە خۆم تەرشیحەکەم بۆ نۆبل پرایس یعنی بەڵام ئەو دوای ئەوەی قەناعەتی هێنا ئەگربەست بە قسە نابەسرێ ئاگربەست ئەبێ ئوسوسی هەبێ ئوسوسەکەش ئەبێ بچێتە معاهدەوە. ئەمە گۆڕانی تێگەشتنی ترەمپ تەبان قسەی بۆ فۆکس نیوز کرد بڵێ تێگەشتنی ترەمپە گۆڕا یان ڕاستیەکەی لە بەرەوەی لە کۆبنەوەکەیە ئەم ئاگربەستەی لە پوتین وەرنەگرت بۆیە ناچار بڵێ ڕاستیەکەی ئاگربەست شتێکی کاتیەوە بۆی هەیە سەر نەگرێ بۆیە ئاشتی باش ناچار نییە تێگەشتنەکەیە هەردوو لاگەشتنەوە قەناعەتەی کە معاهدە هەبێت معاهدەکە ساوی دەبێت دەوڵەتەکان هەمووی یعنی چۆنەڵێ گەرنتی ئەو معاهدەیەن ئاگربەستەکە لەوانەیە سپێنە تەقەبێتەوە خۆ ئاگربەستی نەبەست ئەو لە تایارەکە بوو 82 درۆنیە درۆنی خستە سەر ئۆکرانیا هەر لە تایارەکەەوە ئشتام نەگەڕاوەتەوە بۆ رووسیا ئەمری کرد لێیانن یعنی شەڕەکە نەوەستاوە بەڵام ئەیانێ معاهدەکە بەسرێت دووشەمە دووسبەی کە ئەچێت زلنسکی تێ ئەگەیەنە نەخشەی ڕێگاکە چۆنە مەقابلی چی ئەم معاهدەیە ئەەکەیت گەرنتی ئاگربەست و تەعەداکردن لێی ناکرێت گەرنتی ئەکرێت کە دراوسەیەکی بێ رووسیا مەسئولە بێت لە چۆنەڵێ ئاشتەوانی ناو ئۆکرانیا ئەیانەوێ عیلاقەیەکی ئابوووریەکیش دروست کرێتەوە چونکە ئەمریکا خۆدانەزانن ئەگەر ترامپ گەورەترین هینی وەرگێت هەچی چۆنەڵێ معادینی گرانبەهایەکانی بر بۆ خۆی ڕێکەوتنی کانزاکانی هەمووی بۆ خۆی لاگرتووە اینجا ئەو بۆ ئەوش گرنگە کە ئەوە ببێت و هەروەها رووسیاش مەسلەی غازەکە و نەوتەکەشی بڕوا ئەوش گرنگە تێگەی یعنی هند کشاوەتەوە لێ ناوێرێ لێ بکڕێت ئەوش بازارێکی گەورە بوو 125 نەوتی رووسیایە کڕی بەم ڕێکەوتن شتانە هندی لێ کردێتەوە بەڵام ئەوەی ئەم معاهدەیە کە ئەکرێت ئەوە گرنگە چی تیا ئەبێت چی ئەیاد مەقابلی چی وەکو وتم ئەم لا شتێک ئەبێ وەرگێ ئەوژە بێت تەنازول کات تەنازولی ئۆکرانیا زیاتر ئەبێ لەوە باسی ئەوەکەین بە دیاریکراوی بەڵام کاتێک ترەمپ ئەڵێ کۆبنەوەکە دەلەدەی ئێمێ بەڕاستی بە پێوەری ترەمپ دەلەدە بێ چی بێ لە کاتێکا زۆر شت ماوە یەکلای ببێتەوە نییە ئێشتان قسە لەگەڵ ئۆکراین نەکراوە قسە لەگەڵ ئەوروپیەکان نەکراوە و دیاریش نییە بە دیاریکراوی ترەمپ و پوتینیش خۆیان لەسەر چی ڕێککەوتون بۆیشت ئەو دەلەدەیە ئەگەر هات و زلنسکی قبولی نەکات ترامپ هەموو شتەکانی لێ بڕێت وەکو مساعداتی عسکەری ئابووری تێگەی پشتیوانی
طبعا ناتۆشی نابێت کە خۆ دەزانی چێ سەرۆکی ناتۆیە ئەمانە هەمووی گرنگە بۆ هین دەوڵەتە ئەوروپیەکان ئیستا هاتوونەتە ناوە بە قورسی کە بژگیری ئۆکرانیا بکەن بۆی نەبێ بە نمونەیەک سبەینە تەعەدا لە شارێکی کە بکاتەوە رووسیا. دووشەممە زلنسکی چێتەوە کۆشکی سپی ئەم جارە ڕێزی باشتری لێگرن. ئەمیز ئەو قسەیە بکەم بەڕاستی پێدەچێت لە چ کەشێکە ئەم جارە دۆناڵد ترەمپ لەگەڵ زلنسکیا گفتوگۆ بکەن. گفتوگۆی پێشوو زۆر خراپ بوو بە دڵنیاییەوە بەڵام هەرچۆنێک وای لێ کرد نائیبەکەی دیجی ڤنس ئەو وای لێ باش اینجا هەرچۆنێک بێ دواتر ڕێکەوتنی کانزاکانی لێکەوتەوە. دووشەمە ترەمپ چی بە زلنسکی ئەڵێ مەسەلەن لە چوارچەوەی لەگەڵ پوتینە گفتوگویەکی دیاریکراوی کردبێ و هەندێک گەشتی دیاریکراو یەکلای بوو بێتەوە لای هەردوو سەرۆک چییە کە بە زیلنسکی چەند خاڵێک ئیتیفاقمان لەسەر کردووە. جا من ئەمەوێ بزانم ئەوانە ئەکرێت چی بن ئەو خاڵانە؟ ئەو خاڵانە وەکو وتمان جارێ دیار نییە بەڵام ئەوەی کە من بیزانم مەسلەی کریمیارە مێنێتەوە بەدەستیانەوە ئەو شوێنانەی کە بەدەست رووسیاوە زۆرترین کەس بە رووسی قسەکانی یان فدراالێکێ بێن یان بخرێتەوە سەرەوێ مەقابلی ئەوەش رووسیا عەرزایەتەوە بەچێ بە ئۆکرانیا یعنی ئەمانە هەموویەوە تەئمینی چۆنەڵێ سنوورەکانی ئۆکرانی ئاکرێت ئەمانە هەمووی خاڵی سەرەکین. بەڵام زلنسکی پێشەوەی بڕوا هەندێ پێشەوەی ترامپ گاتە ئەلاسکاش قسەی کرد وتی یەکگرتووی خاکی ئۆکرانیا بێ بپارێزرێت تەنازول نەکرێت لەوە ینی زۆر شت هەیە کە بەحسێکە زۆر دوورە لە واقعی کە ئیستا هەیە. اینجا پێم بڵێ براوە ئەوەیە لەسەر عەرز چیت هەیە زلنسکی کەم قساناکە ئێستش بە ئێستەیشەوە ئەوە زەختێ بکە. من ئەمی زەوە بڵێم هەر بەڕاست وەکو مەبدە پێی وایە مەترێ یان ئەوێ مەترێ خاکی ئۆکرانی نایە بە رووسیا لە کاتێکا بەشێکی ڕۆژهەڵاتی تر لە ژێردەستی رووسیایە یان بەڕاستی پەیوەندی بەوە هەیە چەند وەرگرمەوە و چەنیش بەمەوە بە رووسیا. کاکە ئەو هیچ وەرەقەیەکی بەدەستەوە نیە وەرەقەی زەختی چی بەدەستەوەە خاکی رووسیای گوت و هاتە دەرەوە دەریان کرد لەوێ شتێکی بەدەستەوە نییە کە موساومەی لەسەراکە بەرگری وڵاتەکەی خۆی نەبێ جێشەکەی ئازایەتی خەڵکەکەی کە خۆی ڕاگرتووە یعنی ڕێکەوتنی کانزاش هیچی نەگۆڕی لە مۆقیفی با بڵێن هێز و تەفاوز و قوەتی ئۆکرانی هەوڵجار بینیتان کە دەری کرد لە وایت هاوس دوای ئەوەش بوو لە کۆبوونەوەیەکی کا بینیەوە ترامپ ڕێزی لێگرت کە دوایەوەی اتیفاقەکەی ئیمزا کرد ئێستاش ڕێزی لێگرێ بۆ ئەوەی قەناعەتی پێ بکە ئەمە تەنها ڕێگایە قبولی نەکەیت ئێمە ناتوانین لەوە زیاتر زەخت بخەینە سەر رووسیا یان ئەتەوێت شەڕەکە بەردەوام بێ ئەتەوێت شەڕی جیهانی سێهەم دروستکەی ئەجا ئەو قسانایە کاترام خۆ دەزانی و زەختی ژەخاتە سەری وەکو چۆن زەختی خستە سەر پوتن ناچوو بۆ کۆبوونەوە ئەمانە هەمووی زەختێکە کۆ ئەبێتەوە زلنسکی ئەبێ خۆی حازر کرد بێ بۆ ئەوانە بەس رووسیاش دکتۆر بەڕاستی لەژێر فشارە فشارێکی زۆرە ئابوورێکی زۆر میلیۆنەکان میلیۆنێکی ڕێکەوتنەکەی ئەرمینیا و ئازەربایجان مەسلەی زەنگە زۆر بە دڵنیاییەوە هەموومان حسابی بۆ کرێ لای رووسیا متأکدم هەمووی حسابی بۆ کار بەڵام خۆ دەزانی رووسیا دەوڵەتێکی نەوەی بە قووەتە بەهێزە ئەو حسابی ئەو بۆ ئەو یەکەن بۆ خەڵکیەکەی ناکات ڕوونە ئەو ئەوروپا ئێستا غازەکە بە سێ ئەوەنە ئەکرێت لە ئەمریکا ڕوونە اقتصادی ئەوروپاش زعیف بۆ ئێستا دواتر هەندێک پرسی تایبەت بە ڕۆژڵاتی ناوەڕاست و ئەگەر کرا کاریگەری ئابوووریەکانی ئەم پرسش بە دڵنیاییەوە گفتوگۆکەین دکتۆر خالید خەیاتی بەڕاستی ترامپ بە شتێک لە سەرکەوتنیان دەستکەوت لی هاتە دەرەوە یان ڤلادیمیر پوتین من قسەی دوو کەسێنم ئەمریکیەک وە ڕووسیەک تۆ ڕێی خۆتم پێ بڵێ جۆن بۆڵتن ڕاوێژکاری پێشووی ئەنجومەنی یاسایشی نەتەوەی ئەمریکایە ئەڵێ ڤلادیمیر پوتین بە سەرکەوتی لە لووتکەی ئالاسکا دەرچوو پێم وایە ترامپ نەدۆڕاوە بەڵام پوتین بەڕوونی سەرکەوت ترامپ جگە لە کۆبوونەوەی زیاتر بە هیچ شتێکی ترەوە نەهاتە دەرەوە ئەمە قسەی جۆن بۆڵتنە بەڵام بە دڵنیایی مۆقفی بۆڵتنیش لە ترامپ ئەکرێ بە هەندوەری گرین بەڵام من پێم باش بۆ مۆقفێکی ئەمریکی بێنم لەسەر ئەم پرسە باسی بکەم تا حدێک بێلایەنانە بێ
ئەلکساندەر دۆگینی ژەناسین مەغزی با بڵین خودی پۆتین خۆیەتی ئەڵێ دیدارەکە نایاب بوو زۆریان بەدڵە ئەڵێ باشترین ئەنجامێک کە چاوەڕوان بکرێ بەدە زاتووە جا تۆ پێم بڵێ لەو نێوەندەیە بەڕاستی کامیان باشتر لە کۆبوونەوە کە هاتنە دەرێ ئەگەر تەنیا ئێمە ئەو چاوپێکەوتنا لە چوارچەوەی پەیوەندیەکی نێوان ئەمریکا و رووسیەدا ببینین لەسەر ئوکراینا و هیچی دیکە قسەی بۆڵتۆ ڕاستە بەڵام ئەگەر لە پەیوەندی لەگەڵ ئەو قسانێکی پێشتر باسمان کرد ئێستا ئەو وردەکاریانەی کە دکتۆر ساماڵشاڵی زۆر بە جوانی دیسان ئاماژەی پێکردن بگەڕێنەوە سەر ئەوانە بوو لە کۆنتێکست و زەمینەیەکی گلۆباڵ و جیهانیدا بیبینین قسەی بۆڵتۆن ڕاست دەرناچێت لێرە ینی نیوە ڕاستە لەلایەک ئەمن دەڵم هەردوو لا براون بۆ براون ڕاستە پوتین لە ئاستی پرۆپاگاندەدا لە ئاستی هەڕەشن هاتۆتە خوارێ ڕاستە لە لای خەڵکەکەی هەمیشە و کەسێکی بەهێز خۆی بەڵام ئەو وڵاتەش ناتوانێت چەند ساڵی دیکە بەو شێوازە بەردەوام بێت ترسی چی لەسەرە ئەگەر بێت و ئەمریکا بڕیار بدا گەمارۆ بخاتە سەر رووسی رووس شکلی گەمارۆکانی ئەمریکا لەگەڵ ئەوانی یەکێتی ئوروپا جیاوازی زۆر دەبێت ئەو کاتە تەنانەت یەکێتی ئوروپاش لێگای ئەوەی نەدەبوو بە بەردەوامی پەیوەندی بازرگانی خۆی لەگەڵ رووسیا بپارێزێ و گازی ساڵانەی لێ بکرێت بۆیە رووسیا هەموو حیسابی ئەوانەی کردووە دواتر پوتین جیهانیەوە ئەی کەسێکی تاوانبار گومانی لەسەر و گومان لێکراوە دەبێت بگیریە هەموو ئەوانە ئابوورێکی لاواز سیستمێکی سەربازی شت خەڵکەکەی ناڕازی مەجبورە چوە عسکەر و سەربازی لە وڵاتی دیکە هێناوە بەکرێگرتون کە شەڕی بۆ بکە هەموو ئەوانەکە مەجالێک بۆ پوتین دروست بێ کە ئەو شتانەی لە ئوکراینا دەیهەوێت نیوەی بەدەست بێنێ ڕەنگە هەمووی نەبێ نیوەی بەدەست بێنێ و هەروە بگەڕێتەوە جاتخوا پێم بڵێن نیوەی چییە دکتۆر خالید خەیاتی ینی پرسیار بوولام بە دیاریکراوی مۆسکۆ چی لە ڕێکەوتنێکە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئۆکراینەوێ بەس پێش ئەوە شتێک کە دووتت رووسیا هیلاکە رووسیا چوزانم ماندووە بەدەست شەڕەوە بەڵام ئەمڕۆ یەک دێڕی هەندێک سەرنجڕاکێشم بینی ئەلێ رووسیا چی لەسەر با بڵێن چ بارگرانیەکی لەسەر ئەبێ لە کاتێکا بە سەربازی کۆریای باکوور بە کوڕی کۆریای باکوور شەڕەکە و درۆنەکانیشی زۆر هەرزان لە سەریەکەون شەڕی با بڵێن ڕوونە شەڕی درۆنە ئەنی پێ ناچێ و زەختە زۆرش لەسەر رووسیا هەبێ یان منی شۆ و دێڕەش هەڵەن هەردووکمان هەڵەین ئەخە خۆشەر هەر پەیوەندی بە شەڕ و چەکەوە نییە شتێکمان هەیە لە عیلمی سیاسەت دە پێڵن ئابووری شەڕ ئەتۆ 150 میلیۆن نفوست هەیە خەڵکانێکی زۆر دەچنە مەکتەب ڕێگاوبانت هەیە مەسرەفی دیکەت هەیە ئەوانەش هەیە ئەوەش ئابووری دەوێ و هێندێک سەقامگیری دەوێت بۆیە بەڕاستی رووسیا پێویستی هەیە لەو شتە بە سەرکەوتوانە بە تەفسیری خوانە بە سەرکەوتوانە بێتە دەر ئەگەر ئەو خاڵانەی من باسم کرد دکتۆر ساماڵشاڵی زۆر بەڕوونی ئاماژەی پێکرد رووسیا چی دەبێ دەڵێ هەر ناوچەی کە ئێستا داگیری کردووە لە ئوکراین بریتین لە دۆنێتسک لۆهانسک ئەوی دیکە ناوی سێوەی خێرسۆن و دۆنباس بەڵێ زابۆریچا و خێرسۆ لەولاشەوە نیمچە دوورگەی کریمەی بەدەستەیە دەڵێ من ئەوانم هەمووی دەبێ دواتریش دەبێ ئیستیقالە بکە واز لە دەستەڵات بێنێ و هەڵبژارنێک لە ژێر چاوەدێری من ڕازی بم لە ئوکراینە بێتە ئاراوە و ئوکراینەش بۆی نییە بکەوێتە هیچ معاهدە و پەیمانێکی سەرباز لە داهاتوودا دیارە ترامپ بە هەموو خاڵانە ڕازی نابێت من پێم وایە زێلێنسکی دەیەوێت قەناعەتی پێبێنێ بە نیوەی ئەوە ڕازیکە وەکو دکتۆر جا تۆ پێم بڵێت خوا دکتۆر خالید دووشەممە یەکترێ بینن ترامپ چی بە زیلینسکیڵێ و زیلینسکی چی جوابی ترامپەیاتەوە ترامپ دەڵێت ئەتۆ لە بەرژەوەندی تۆدا دەبێ شت بکەی و ئەو ئوروپایانە کە پشتت دەگرن جێگای متمانە نین هیچیان نێ بدەنێ و کارتی براوەی وا بە هێزت بەدەستەوە نێ و ئەبەوەی رووسیەش وڵاتێکی گەورەی و تۆ هاو دراوسی ئەوی دەبێت دەگەڵی بژی و قەناعەت بێنە ئەمەش لەوە دواوە ئەتۆ شەڕەکە تەواوکە ئێمەش دێن لە وڵاتەکەتداوە بەرهێنان دەکەین و ئەوە دەکەین و ئەوە دەکەین خەڵکەکەت دڵیان خۆش دەبێ خۆشگوزەرانی دەبێ و دەوڵەمەندی و قسانە بە زیلینسکی دەڵێ زیلینسکیش دەزانێت زیلینسکی ئینسانێکی ئاخڵا دەزانێت کە ئەمریکای لە پشت نەبێ
ناتوانێت بە پشت بەستنی ئوروپا هیچ کات ئەو پشتگیریە تەواوی لە زلنسکی نەکردووە. یەکێتی ئوروپا هیچ کاتێک وەکو بەرەیەکی یەکگرت و 27 وڵاتی یەکگرت و بەیەک سیاسەتەوە نەچێتە پێش، بەڵکو وەکو وڵاتی تاکوتاک لێرەوە لێیە جاروبار ئاڵمان بۆ تۆزێک فەڕەنسا بۆ تۆزێک سوید بۆ پارەیان داوە یا شتیان داوە، ئەوانیش ناڕازی. لە هەمان حاڵدا بەندی یەکێتی ئوروپا لەگەڵ رووسیا نەپسراوە. ئابووری زانان باسییان کردو لە ساڵی 2024 رووسیا پێشتر لە جاران قازانجی لە ئوروپا را پێگەی بە تا ساڵانی پێشوو. ئەی بە قوربان ئەو ئیمتیازانەی کە ئوروپا بە زلنسکی دەدا بۆ ناکە کە بەردەوامی ئەو شەڕی و مەجبور لە هێیاتی خۆی چاوپۆش. دکتۆر خالید دوو پرسەی ڕاستیەکەی وە ئەوروپا بخێنە دەرەوەی هاوکێشەکە بەڕاستی پرسیار بوو بەڵام پرسیاری لەبارەوە ناکەم، بەڵام دوو شت هەیە بۆ با بڵێن بۆ ئۆکراین هەردووکی سەرچاوەکەی ئەمریکایە ئەگەر شەڕ ڕانەگیرێ جا نازانم زلنسکی ڕایناگرێ پۆتین ڕایناگرێمایان پرسێکی ترە دوو فاکتەر هەن پێدەچێت بە خزمەتی ئۆکراین بن نازانم وایە یان ناتۆ بۆ مشیکەرەوە. یەکەم هەرڕەشەی سزاکانی ئەمریکا بۆ سەر رووسیا ئەگەر شەڕ کۆتایی پێنەیە جایڵێمەوە ئەگەر پوتین کۆتایی پێنێنە یان زلنسکی ئەمە یەک. دوو ڕێکەوتنی کانزاکان خۆ ینی ئەوە ڕێکەوتنێکە و بە گوێرەی ئەوە ئۆکراین تا حدێک شتێکی داوە بە ئەمریکا بۆ ئەوەی لەو نێوەندەیە چاوێکی لێی بێ ئەوەندە خۆ با بڵێن پوتین لە وێنەکەیان نەبینێ هەندێک زلنسکیش بێنە ناو وێنەکەوە. ئەم دوو فاکتەرە هیچ وا لەواکە لە کۆبوونەوەکەی دووشەممەیە زلنسکیش هەندێک بەڵام بە دۆناڵد ترەمپ بڵێ. دەزانی لە سیاستدا هەموو شت ئەوە ئاوا کراوەنێک کە بچن بڵێن معاهدەکە ئامادە کراوە ئیمزاکەن بێگومان زلنسکیش خواستەکانی خۆی بێنێتە بەرچاو و باسییان دەکە و پێداگری و ئیسرار دەکات لە سەریان، بەڵام زلنسکی بە ئامادەبوونێکی فکری تەواوە دەستێت دەزانێت چی بۆ ئامادەکراوە و دەزانێت سنوورەکانی چەندەیە لە بەرامبەر ترامپدا دەتوانێت داوای چی بکاو نەکات و دەشزانەیە ئەو پەیماننامانەی لەسەر کانزاکان لەگەڵ ترامپ ئیمزای کردووە ئەوە بەشی ئەوە ناکە کە بتوانێت شەڕێکی سیستماتیک و درێژکانی لە بەرامبەر زلهێزێکی وەکو رووسیەدا بۆ چەند ساڵی دیکەش بەردەوام بێ و بتوانێت بە هێزی خۆی و پشتگیری گریمانەی ئەمریکا رووسیا لە خاکی خۆی دەربکە. ئەو هێزەی نییە. من خەڵکی ئوکراینەشمان بوو ئەوەش ئەمە و راپۆرتانە بە دەستمان دەگا لێرە و لەوێ دەیخوێنینەوە لە ڕووی ژمارە ئینسانیشەوە بەشی ئەوە ناکەن کە بۆ شەر تازە بەشێکی داگیری رووسیە. جا بۆیە من پێم وایە زلنسکی بەو هەڵوێستەوە دەڕوا کە زیاتر لەوەی کە بە دوای بەردەوامی شەڕدا بێ لە ڕێگایەک دەگەڕێ کە زەرەر لە نوێی بگەڕێتەوە. زۆر باشە سواز دەکەم دکتۆر خالید بۆ پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دڵنیاییەوە دێمەلات، بەڵام دکتۆر سامان شاڵی تۆ پێت وایە لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەگەر قسەیەک کرابێ یان بۆ داهاتوو هیچ نەبێ هەندێک قسە بکرێت چونکە بەڕاستی ئەمریکا و رووسیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک بوو لە ناوەندەکانی ململانی نێوان ئەم دوو زلهێزە. رووسیا لە سووریا زەبری بەرکەوت تایبەت بە ئێرانیش ڕوونە هەڵوێستەکانی هەردوو لا چۆنن. ئێران تا حدێک لاواز بووەوە لە شەڕی 12 ڕۆژەشە هەڵوێستێکی وا رووسیمان لەباری ئێران و نەبینی. ترامپ و پوتین باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن باسی سووریا بکەن باسی ئێران بکەن باسی عێراق بکەن بە چ ئاراستەیە باسیەکەن؟ لەم دانیشتەی کە ڕۆشت بەڕاستی نازانین نەتاکوون چەند بەحسی ئەو خاڵانە کراوە، بەڵام بە نسبەت ئەمریکاوە ئێران لە هەمووی مهمترە بووی و لە شەڕەکەی کە کراش بینی ئیسرائیل و ئێران رووسیا مووقفی بەس احتیجاج بوو هیچ کەی نەکرد نەیتوانی چووکە خۆی لە وەزعێکی خراپە خۆی لە شەڕایە نەئەتوانێت خەڵک بنێرێ نەئەتوانێت سیلاحەکەی لە شوێنێکەوە بێتە شوێنی چکە و وەزعی خۆی لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر زەعیف بووە. هەر سووریا بەدەستەوە بوو قاعدەیەکی عەسکەری هەیە لەوێ تا کونیستا شەر لەوەیە و جوڵەش ناکە جارێ هەر لەوەیە بەڵام سستە هەندێک لە جێشەکەش و باخیرەکانیشی بردەوە چکە پێویستی بە جێشەکەی بوو زۆری لە کوژراوە ئەویش وەکو دکتۆریش بەحسی کرد دکتۆر خالد کەوتی ئۆکرانیا خەڵکی بەشەری شەڕکردنی نەماوە یعنی زۆر کەم بۆتەوە جێشەکەیش هەروەها رووسیاش زەرەرێکی زۆری لەکەوت خۆزانی
شەڕی دەستەوەی خەشکرا نەوەکو هەر درۆن و تەکنەلۆژیا لەوێ شەڕێکی زۆر بەهێز کرا بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئێران مهمە بۆ ئەوەی ئەویش لەگەڵ ئەمریکا لەسەر لە خەتی ئەمریکا بێت بۆی ئێران مەسلەی نەوەیەکە و ئەویش بخەنە سەر خەت رووسیا بخەنە سەر خەت بنی ئەمی زۆر پرسیارە بکەن رووسیا بێلایانی بکەن رووسیا ئێران بخاتە سەر خەت ئەو عیلاقەی کە هەیە بەو دەست و خەتەی کە ترامپ ئەوێ بەو شێوازەی کە ترامپ ئەوێت ترامپ ئەزانین چۆنە ئەنی ئەمە لە دۆخی بێلایەنبوونی رووسیا قورسترە بۆ ئێران بەڕاستی ئەمە یعنی هاتنە ناوەی رووسایە بۆ هاوکێشەکە لە خزمەتی ئەمریکا نەک لە خزمەتی ئێران خزمەتی ناوچەکە و بە تایبەتی ئەمریکا و پاراستنی ئەمن و ئاسایشی ئیسرائیلە ڕوونە ئەوە زۆر ڕوونە بەڵام لێرە ئێرانیش دەوری خۆی هەیە ئێرانیش خۆ دەزانین زۆر زەعیف بووە لاواز بووە اینجا لێرە ئەم معادالاتانە هەمووی بەحسەکرێت لە کۆبوونەوەی یەکەمیشە بەحث کرابێ بە خەفیفی یان زۆر تەکید نەکرابێت لەسەری لە کۆبوونەی دووهەمە ئەگەر ئیتیفاقەکە بوو کۆبوونەی سێهەمیژە بێت ئەو ساکە لەوە هەموو شتەکان بەڕوونی ئەخرێتە سەر مێزەکە هەرچۆنێک بێ ئەو کێشەکە بە خزمەتی ئێران نابێت نابڕوا ناکەم بە خزمەتی ئێران بێ ئێران ئەگەر نێت من و تومە لەوە پێشیش ئێران ئەگەر خۆی بە حکمت خۆی ئێرانی معروفە لەسەر میزی گفتوگۆ ئەیباتەوە لە شەڕا دۆڕێت بەڵام لە گفتوگۆ ئەیباتەوە ئێران وەکو جاریشتم سیاسەتی فرشەکە بەکارێنی بەڵام لەگەڵ ئەم کابرایە لەگەڵ ترامپە ئەوە بەکار نایەت انتیزار ناکە ساڵ و نیوە 2 ساڵ مفاوەزات کە نەخێر هەفتەیە 2 هەفتە و تەواو پەلەیەتی کابرا ترامپ خۆی و کابرایەکی ئابووریە دنیا بە سەوزە بینە قەزدم کە ئەڵم بە سەوز یعنی بە دۆلار چێ دۆلارەیەت لە خزمەتیام و خزمەتیەکەم و خزمەتم کە چێ ناشیە ئەوە شتێکی کەیە یعنی ئەو کابراش هینی شەڕ نییە بەڵام ئەگەر ئەڵێ جارێکیش بەحسم کردەوە ئەڵێ ئاشتی لە ڕێگای شەڕەوە لە ڕێگای هێزەوە عەفۆن هێزی ئابووری هێزی سەربازی هێزی چۆنەڵێ سیاسی یعنی ئەو سیاسەکە پێشەوە اینجا ئابووری اینجا سەربازی عێراق لەم نێوەندەیە هیچ پشکێک پریشکێک لەم گۆڕانکاریانەوە قسانەی بینی ئەمریکا و رووسیا من پێ دەڵێم عێراق ئێستا زۆر کەسەیە مانگی داهاتوو عێراق شتێکی زۆری بەسەرایەت مانگینۆ هەموو انتزاری ئەم مانگینەوە کەم بە قەناعەتی من خوێندنەوەی خۆمەمە لەوانەیە ئەوانەی کە ئەو قسەیان کردو لە من زۆر شارەزاتر بن معلوماتیان زۆرتر بێ بەڵام قەناعەتی من هیچ شتە ناکرێت کە بیگە بەڵام ئیسرائیل مۆزوعی حزب الله و حماس تەواو بێ واز لە عێراق نایەنێت چونکە ئەو زۆربانەی کە لێیاننا ئەو ساروخانەی کە تیان گرت لە ڕوونە ئەسەد مابووانە لیاننا لەبیری ناچێتەوە و ئەیانهێنێتەوە سەرخەت بەڵام تۆ دوعا بکە ئەگەر هاتوو حەشدی شەعبی یاسای حەشدی شەعبی ئیمزا بکرێت شیعەکان ئێستا ناو پەرلەمانە بۆیان هەیە ئیمزای بکەن ئەغلەبێتیان هەیە نە کوردیان پێویستە نەشی سونایان پێویستە بۆ نایکەن ڕوونە ئێمە حەزەکەین با نەڵێن ئەترسن با بڵێن پراگماتیکیان لە ئێرانەوە هەندێک وەرگرتووە پێش ئەوەش پێی وتراون چی ئەیە بەسرە ئەگەر ئەوە بکەن ڕوونە ئەو ڕەشەکانی ئەمریکا لەم ماوەیە زۆر ڕوون و ئاشکرایە ئەگەر لە مانگی نوە ئەوە بکەن بەڵێ ئەو مانگی نوێی کە بەحسێکەن ڕۆئات رووسیا بۆ سووریا من مەبەستمە باسی بکەم بە زۆر بە کورتی جوابم بەرەوە بێتەوە ناو سووریا وە شتێک لە پێگەی پێ بدرێتەوە باشە بۆ کورد یان بەڕاستی دۆخەکە بەم شێوە بێنێتەوە رووسیا لاواز بێ کارکتەرە هەرێمیەکان ئەگەر سەری مێژوو بکەین ئەگەر مێژوو چەند دڵی بگەڕێنە دواوە لە با بڵێن لە مەهاباتەوە بیگرا لە 1970 و لە 1970 کە کوردیان فرۆش لە مەهابات جەمهوریەتی مەهاباتیان ڕوخان شۆڕشەکەی ئێمە کرد لە هەموو دەورەکانە پشگیری کوردیان نەکردووە پشگیری دەوڵەتی ناوەڕاستیان کردووە لە هەموو شتەکانە لە سووریاش تەوەقوع ناکەم ئەوان پشگیری کورد بکەن بەو شێوەی کە ئێمە حەزەکەین بەڵام دەوڵەتەکانی کە ئیکەن بزانین بۆ چۆ ئەڕواتی وادارین ئەوان شتێکیان دەستکرد. سپاس دەکەم دکتۆر خالی تۆ لە چوارچێوەی با بڵێن ئەم هاوکێشەی بینی ئەمریکا و ئێران و تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو باسمان کرد پێدەچێ ئەم جارە باز نەکرابێ بەڵام بە دڵنیاییەوە پرسێکی گرنگی پەیوەست بە پەیوەندی نێوان ئەمریکا و رووسیا
پرسەکانی تایبەت بە ڕۆژهڵاتی ناوەڕاستن ئێران لە سەرو هەمووی اینجا پرسەکانی دیکەیش بەڕاستی ئەمریکا ئەوێ لەبارەی ئێرانەوە رووسیا بێلایەن بکە یان بهێنێتە ناو هاوکێشەکەەوە هو بە خزمەتی خۆی ئەوێت چۆن ئەم پرسە با بڵێن ترامپ لەگەڵ پوتین ناکاری لەسەر بکە دەزانی کاگرانس شتێک لە قسەکانی دکتۆر سامان شاڕی زیاد بکەم لە پەیوەندی لەگەڵ ئێرانەوە محمودی ئەحمەدی نیژاد کە سەرۆک کۆماری پێشووتری ئێران بوو چەند جار بۆ خۆم جۆم لە دیمانەکانی گرتووە کە رووسیا ئێمەی لە مێژە لە پێناو ئوکرایندا فرۆشتووە ینی معاملەی لەسەر ئێمە کرد ئەو بە پێداگیری ئەو قسانەی دەکردەوە ئێستاش بەشێکی لە چاوەدێرانی سیاسی و کاربەدەستانی نێو ئێران پێیان وایە رووسیا ئێران ئەو ئیمتیازە گەورەیە نییە رووسیا داهاتووی خۆی لەسەرداد بێت تەنانەت چینی ژەو کار ناکات چی بەدەستەوەی ئێران دکتۆر سامان شاڕی جوان باسی کرد ئابووریت نەماوە پێگەی سیاسیت نییە تەنانەت ناتوانانی سەردەمانێک کە سیستمێکن لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا دروست کرد بوو کەس نەیدەوێرا بڵێ لەل تەواو وات تەنی بوو تەڕاتێنت تێدا دەکرد سنووری وڵاتەکان هەر بۆت گرنگ نەبوو بە تیارە لەوێ سوار دەوەی داهاتی لە عێراقدا دەبەزی دەچوێ لوبنان دەچوێ یەمەن داهاتیەوە هەمووی ئیتۆ بوو بەڵام ئەو سیستەمە وا هەڵوەشاوە تەنانەت ئەتۆ پردی پەیوەندی لەنێو سنووری ئێران و عێراقیشدا بەو شکڵە نەماوە تۆ دەبێت بە نهێنی هێندێک پەیام و ئاراستە بگەێنی پرۆکسیەکانی خۆت بۆی ئێرانشی ئەو تۆی نییە یەک شت دەڵێ مەبن زۆر بەڕوونی ئەو مانگەی داهاتوو کە دکتۆر سامان شاڵی باسی دەکات دەڵێ مانجێکی زۆر ئالۆز بۆ عێراق ئالۆز نابێ ئەو شەڕە 12 ڕۆژەیە کە دیتمان و بە چاوی خۆمان بینیمان ئەوە پێشەکێکی گەورەترە ڕوو دەدا ئیسرائیلەکان مستەحیلە خۆن کە ئێران ئەو ئێستێ هەیە تەنانەت دەگە ملکەتی بڕیارەکانی سیاسەتی ئەمریکا بێت تەنانەت دەگە لە ڕووی چالاکی ئەتۆمیەکانیشی تا کۆتایی ئەو مانگێک کە ئێمە تێدان 15 ڕۆژی دیکە ئەو وەیانداناوە بەسەر دوای ئەوە شتێکە کە پێی دەڵێن میکانیزمی ماشانی ڕووی بەسەردا تەنانەت ناوێری بە ڕێگای قاچاغیش نەوت بفرۆشیە چینیش کە مستەحیلە لێ ناکرێ ئابوووریەکە ئێستا تێک تەپیوە ئەو کاتە خۆت بیری لە بکەوە دەبێتە چی جا بۆیە ئێران لە هاوکێشەکاندا نەماوە بەڵکو مەسەلەی ئێران تاکەی بمێنێ و تاکەی نەمێنێ ئەوەیە دەکات ئەی دکتۆر بەڕاستی گەر لە دۆخێکی لەو شێوەیە بێ ئێران ناچار نییە شەڕیمان و نەمان بکە جاکە ئەژڵێم شەڕی یەکەم جار بە حەشدی شعبی و حیزب الله ئەینجاگەر بە شتێکی در هەی بێ و لە بەردەستی بێ شەڕی پێ بکە هەر بۆیە بەڕاستی ئەو ماوەیە کە بە تایبەت لە لوبنان لای حیزب الله با بڵێن جۆرێک لە منجڕی لە جیڕیە بینین ئەڵێ چەکدانانین شەڕمان کردبێت چەکدانانی پرسیێکی زۆر درستە ئەخە ئێران دەزانێت تەنانەت پێمەل و ملکەتیش بێ هەر کۆتایی پێدێ بۆیە تەنیا یەک ڕێگای بۆ ماوەتە ئەو ڕێگایش ڕێگایکی تەنیا کاتیە ئەوەیە کە شەڕی بۆی لە عێراق و لوبنان و ئەگە بۆی بکرێت لە سووریەش وەڕێخا و لەو لاشەوە بە حوسەکانی یەمان بڵێ جاروبار ساڕوخێکی تێ بگرێت بەڵام ئیسرائیلیش لە ڕووی عەسکەریە و لە ڕووی پاراستنی ئاسمانەکەی خۆی تەدبیری وەرگرتووە ئەو ڕۆژانە نەتانیاهو ڕاستەوخۆ پەیامی بە خەڵکی ئێراندا لە هیچ شوی مێژوودا نەبوو کە سەرۆکی وڵاتی دیکە داوا لە خەڵکی وڵاتێک کاستن شۆڕش بکەن و ڕاپەڕین بکەن و دەوڵەتەکەی خۆتان بڕوخێنن ئەو معنای چییە؟ تەولەکە گەویشتۆتە قۆناغێکی تر ڕۆیە ئەمن هاوبیرم لەگەڵ دکتۆر ئەو مانگەی داهاتوو ئاو زۆر تەنیا عێراق باش سواس دەکەم بە کورتی دکتۆر سامان وەڵام من یەک دەڵێم ئێران کە هاتە عێراقەوە کە هاتە سووریاوە کە هاتە لوبنان و حوثیەکان ئەم چوار عاسیمەی وەکو خۆی و چوار عاسیمان بەدەستەوەیە هیچ نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەشی ئەو میلەتانەی نەکرد لە هەموو شوێنەکە ئەو شارە ئەو وڵاتە داغان کرا ڕۆنە اینجا لەبەر ئەوە خەڵکەکە ئیستا دژین نۆکو هەر حکووماتەکان وانە خەڵکەکان ئیستا هەڵگەڕاونەتەوە چونکە ئازارێکی زۆریان هیوادار بوونیان کە حکومڕانیەکی سەرکەوتووی جوانی ئەو وڵاتانەی گەشەی ئابووری و ژیانی پێبایە بەعکسەوە هەر شیعەگەری و چۆنەڵێ لە خۆیان و
ئەو هینانەی بردا ئەو وڵاتانەوە بەداخەوە. سپاس دەکەم دکتۆر سامان شاڵی پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان گەلێک سپاس دەستت خۆش بێت. دکتۆر خالید خەیاتی مامۆستای زانستی سیاسی و پسپۆڕی پەیوەندی نێونەتەوی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی لینک شۆپینی سوید گەلێک سپاس بۆ ئێوەش دەستت خۆش بێ بەدوعا.